پێشنەکەوە ژین ئازاد نەبێ لە کۆمەڵگەدا پێشەنگی نەکە ژنانی شۆڕژگەر بە ژیانیان مەشغەڵیان داگیرساند و بە شەهید بوونیان بوونەک بورکانێکی شۆڕژگەر لە حوتەمین ساڵیاتی شەهیدان ساکینە جانشس و فیدان دۆخان و لەیلا شایلەمزان و تەواوی شەهیدانی ڕێگای ئازادی ژنانی گەلانی کورد و مرۆڤایەتی بەگشتی بەبیر دەهێنێتەوە هەر بۆیە هەر سێ ژنە شۆڕژگێڕەکە لە 9/1 2013دا لە ناوەڕاستی پاریسدا بەدەستی دەوڵەتی تورکیا تیرۆر کران و بەڵام ئەم شۆڕژگێڕانە نەک بەجەستە نەمانەوە بەڵکو بوونە بە بورکانێکی هەڵگریشاندنی شۆڕشی ژنان و شۆڕشی ڕۆژئاوای کوردستان و ئێمە وەکو ڕێکخراوی ژیانی ئازادی کوردستان پێمان وایە بەرهەمی ئەم ژنە شۆڕژگێڕانە بووە گەورەترین هێزی دینامیک لە کۆمەڵگادا ئەوە تا لە کوردستاندا شۆڕشی ژنان گەورەترین ڕۆڵ دەگرن بۆ پێشەنگایەتیکردنی هەموو جیهان ئەگەر ڕۆزا و ساکینە و ئەحلام و پاکیزەکان نەبوونایەت ئەمڕۆ بەو ڕادەیە کۆمەڵگاکەمان نەدەبوو ئەو هێزەی کە هەموو جیهان شانازی پێ بکەن کەواتە ئەم پێشەنگیانە بە داگیرساندنی مەشغەڵی شۆڕشیان دەستی پێکرد و لە باشووری کوردستاندا